بەڵێ سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام بەرەبیانی ئەمڕۆ کاتژمێر 8 بە تەواوەتی بار هەڵگرێک کە گڵابەکەی هەڵیداوەتەوە خۆی دەکێشێت بە بەرزەپردی گۆپاڵا و پردەکە بە تەواوەتی دەڕوخێنێت و بەو هۆیەوە ئاستەنگی هاتوچۆ لەسەر ڕێگای سەرەکی سلێمانی کە دروست بووە وەکو لە وێنەکانە دەیبینن ئێستا لایەنی حکومی بە پرسانی هاتوچۆ بە پرسانی ئەمنی خەریکن نوێ و پردەکە لابن و ڕێگاکە بکەنەوە و ئەو ئاستەنگی هاتوچۆ لە ڕێگاکە نەهێڵن من پاشکەمێکی تر بۆ زانیاری زیاتر دەچمە لای وتەبێژی هاتوچۆ و قایمقامی قەزای بازیان وتان لێ وەرەگرم بزانم ڕووداوەکە چۆن بوو ئایا کەس بریندار بووە و ئەو شۆفێری کە لە بار هەڵگرەکە و سەلامەتە یاخودنا. خێر بێن سەر چاوم بەداخەوە ساعت 8 بەیانی لیکێک لە بار هەڵگرەکان بە ئاراسی سلێمانی بەرەو کەرکووک خۆی کێشاوە بم پردی پەڕینەوەیە ئەم حاڵەتی دروست کردووە خۆشبەختانە هیچ زەرێکی گیانی تیانە بەڵام زەرێکی مادی زۆری بەر پردەکە کەوتووە توانین بڵێن پردەکە بە تاواتی پەگی کەوتووە بەداخەوە لە کاتی لەو کاتی کە ڕووداوەکە ڕوویاوە کوت و پڕ بۆ کاتی دەوام بووە ئیزدیحامێکی زۆر دروست بوو بەڵام لە ئێستا بە دەستخۆشی برادرانی ئاسایش مرور پۆلیس شارەوانی هاوڵاتیانی خۆشەویستی سنوورەکەمان کە هاوکارمان بوون لە دابینکردنی شۆفڵ و ئالیاتەکان توانیمانە ڕێگەی لاوەکی بڵێ بکەین لە ئێستادا ڕێگەی سلێمانی بۆ کەرکووک بە ئەکسیشەوە هەیە بەڵام لێرەوە من داوا لە هاوڵاتانی خۆشەویست دەکەم و کەسانی کە ڕێیانەکەوێت ئەم شوێنە سەبر بگرن هێواش بن لەگەڵمانای ئینشەڵا لە 1-2 ساعتی داهاتووە ڕێگاکە بە تەواوەتی ئەکرێتەوە. کاتژمێر 8 بەیانی ڕووداوەکە ڕووی داوە ئەو بارەگرە لە سلێمانی و بەڕێکەوتۆ بەرەو چەمچەماڵ لە کاتێکا بێ ئاگا بووە لە کە گەیشتۆتە پردەکە جەگی عەرەبانەکەی بەرز بۆتەوە عەرەبانەکە کێشایەتی بەو پردەیە ڕوخانەتی هەردوو سایدەکەی گرتووە بەڵام خۆشبەختانە ڕووداوی بڵێن زەرەری گیانی بەدواوە نەبووە و هەر مادی بووە.